دیارە لە 2018 لە شاری بەغاوە لە نووسنگەیەکەوە 600,000 دلار دەهێنرێت بۆ سلێمانی لە ڕێگەی ئۆتۆمبیلێکەوە. دیارە بابەتەکە پلاندار ڕێژراو بووە لە گەڕەکی سەرشەقام نزیک پاسەکانی وڵوبا ئۆتۆمبیلێکی جامڕەش کە چەند چەکدارێکی تیابێ بەجلی سەربازیەوە هەڵە کوتنە سەرم ئۆتۆمبیلە و هەر 600,000 دلارەکە ئەبەن. پاش بەدواچوون کە یەکێک لەو کەسانەی کە ڕاست پێدراوە بە وەرگرتنی ئەو پارەیە لەو کەسەی کە پارەکەی لە بەغاوە هێناوە ئەچێتە نەهێشتنی تاوان وەک هەواڵدەر هەواڵەکە گەینێک کە چەند چەکدارێک هەڵیان کوتاوەتە سەریان و پارەکەیان بردووە. پاش لێکۆڵینەوە لەلایەن هێزەکانی پۆلیسی سلێمانی و بە تایبەت پۆلیسی نەهێشتنی تاوان توانرا لە ماوەکی کووردا سیناریۆی ئەم ڕووداوە ئاشکرا بکرێت کە ئەو کەسی ڕاست پێدراوە بۆ وەرگرتنی پارەکە پلاندارڕێژەری تاوانەکە بووە و چەند چەکدارێکی ئامادە کردووە کە هەڵکوتنە سەریان و پارەکە ببن. دوای بردنی پارەکە تەبەن دیارە هەڵاتون بۆ شوێنێکی نادیار لە ڕۆژی سیوێکی دا کە چوارشەمەکە توانرا و کەسەی کە وەک هەواڵدەر هاتبووە نەهێشتنی تاوان بە بڕیاری دادوەر دەزیر بکرێت و لە میانەی لێکۆڵینەوەکاندا دانیناوە بە سیناریۆکە کە خۆی و کەسانەی ئامادە کردەوە بۆ ئۆتۆمبیلە جامڕەشەوە هەڵیان کوتاواتە سەر سیارەکە و پارەکانیان بردووە. دەرەنجام 5 کەس بەو تۆمەتە دەستگیر کراون کە جلوبەرجی سەربازیان لەبەرا بەو ئۆکاریان ئەنجاماوە. دواتریش پارەکەیان بەش کردووە و لە بینی خۆیانە پارەکە بەش کراوە و شتی پێکردراوە. لەوانی کە پێی کردراوە 2 ئۆتۆمبیل کردراوە لە جۆری هۆندا و ئەڤیۆیە کە ئێستا لە نەهێشتنی تاوان دەستی بەسەرا گیراوە لەگەڵ بڕی 2 دەفتەر دۆلار و دەمانچەیەکی گرۆک و سەرجەم تۆمەتبارەکان کە تا ئێستا 5 کەسن و دوانیشیان هەڵاتن و هێزەکانی نەهێشتنی تاوان بەردەوامن لە بەدواگادەچوون بۆ دەستگیرکردنی ئەوانیش. دیارە ئەوەی کە پێویستە بەم ڕووداوە ئەوەیە کە ئەو کەسانە بە ناوی هێزەکانی پۆلیس و ئاسایشەوە و کاریان کردووە و سەرجەمی شاندانیان ناوە بە تاوانەکەیان ناو دەستگیر کراون.